دیارە درەنگانی شەوی ڕابردوو لە بازگەی 55 لە گەڕێکی دۆمیز هێزێکی ئاسایشی نیشتیمانی تاقە لە دوو گەنجی کوور دەکەن کە لە سروی ماتۆڕێک بوون. دیارەم دوو گەنجە ڕەفیقی یەکتر بوون، یەکێکیان بە ناوی ئیبراهیم شوان، ئەمان سەرەتا وا بڵاوکرایەوە کە گوێنگیانیان لەدەستدا، بەڵام ئیبراهیم شوان کە یەکێک بۆ لەو گەنجانە بە سەختی بریندار بووە، تا ئێستاش دۆخی تەندروستی ناجێگیرە. سێ فیشێکی بەرکەوتۆ فیشەکان با ڕاستەی دڵی تەقێنراون، بۆیە دۆخی تەندروستی ناجێگیرە. ئەو گەنجی دیکان کە گیانی لەدەستداوە ناوی مەهدی شکورە، تەمەنی 20 ساڵە، ینی ئەوە دەست بە جێگیانی لەدەستداوە کە سوکارەکەی دەڵێن فیشەک بەرسەری کەوتووە. سەرەتا ینی کە سوکارەکەی گوتیان کە تەرمەکە وەرناگرینەوە و ناینێژین، بەڵام دواتر دیارە سەلەبانی ئەمڕۆ تەرمەکان وەرگرتوتە. من ئێستا برایەکێک لەو گەنجانم لەگەڵدا ئێستاوە لێ بەگەربەی تێرە پێم بڵێ ئێوە شەوی ڕابردوو چەند تەرمەکە وەرناگرینەوە، تەرمی گەنجەکەتان وەرگرتەوە، دەستگامنیەکان چی بە ئێوە دەڵێن، پۆلیس چی بە ئێوە دەڵێن؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم جوێنێکە ئێوارەی جوێنێکە براکەم وا دیارە بەنیاز بۆ بڕاتە بۆ ماڵی مامم لە ڕێگا، پێشەی بگاتە ماڵی مامم تووشی مەفرەزەی ئەمن وەتەنی بووە. وا دیارە دوێنێکە بڕیارێک درەوە دەست بە سەرداگرتنی سەرجەم ماتۆڕەکانی شاری کەرکووک. براکەی منیش ویستێتی بچێت بۆ ماڵی مامم لە ڕێگە، پێشەی بگاتە ماڵی مامم دیارە تووشی مەفرەزەی ئەمنی بووە. وا دیارە براکەشم لە ترسی ماتۆڕەکە یاخود لە ترسی خۆی کە ماتۆڕەکەی لێ نەسەنن، وا دیارە لە مەفرەزەکەیان نەوەستاوە و ڕۆشتووە. ئێمە هیوادارین کە کێ بە ئێوەی وت کە گەنجەکەیەوە تەقەی لێکراوە، یانی ئێوە کە ڕۆشتنە نەخۆشخانە گیانی لەدەستدا بوو، فیشەک بەرکووی کەوت بۆ گەنجەوە؟ بەڵێ ئێمە ئاگادار نەکرابووینەوە، هیچ کەسێک پەیوەندی پێوە نەکردین. لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە زانیمان و چونە خۆشخانەی جمهوری شاری کەرکووک. کاتێک ڕۆشتین براکەم وەزعی زۆر لە خەتەرێتیا بوو، دوای چەند دەقەیەک گیانی لەدەستدا و بەڵێ ئێمە دوێنێشەوە وتمان تەرمەکەی وەرناگرینەوە تاکو بەڕێز لیوا کاوە نێت بە هانامانەوە و نێ بە دەنگمانەوە. زۆر سپاسی بەڕێز لیوا کاوە ئەکەم کە دوێنێکە چەندین پەیوەندی لەگەڵ کردین و بە پێی وتەکانی لیوا کاوە کە 5 کەس تۆمەتبەرار کراون، دەست بەسەر کراون لەو ڕووداوەی کە دەستیان هەبوو لەو ڕووداوەی دوێنێکە. هەرەوەنە سپاس دانا خۆشتان بێت. بەڵێ سۆڤانەوەی گوێتان لێ بوو، ینی تاسە دەستگا فەرمیەکان بە تایبەتی دەستگای ئاسایشی نیشتیمانی کە بەرپرس بووە لەو ڕووداوە، ئەو بازگەی کە لە گەڕێکی دۆمیزدانراوە بازگەی ئەوان بووە، هیچ شتێکی فەرمیان لەسەر ڕووداوەکە بڵاو نەکردوێتەوە، باسییان لەوە نەکردووە کە و هێزەی لەوێ بووە کە بازگان داناوە دەزگیر کراون یاخود نا. بەڵێ سپاس دەکەین هاوکارمان دیلان بارزان لە کەرکووکەوە لەگەڵمان بوویت.